بۆیە یەکەم شتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری معازێ کات بۆ وی با بۆ بەهەشت ئاگای لە حەقی خوا بێت. یەکەم شتێکیش کە لە دۆزەخی ڕزگار بکات شیرکە، کە بۆچی؟ چونکە ئینسان بە مشریکی مرد بەهەشتی لەسەر حرام و ومەئواه النار، جێگەی حەوانەی ئەڵڵا فەرمێت لە دۆزەخا بۆ دانراوە. شیرکیش شتێکی وەها نییە کە ئینسان جارێک وەکو فێرەقی گومڕاڵ ئینسان لە یەک جارە بڵێ ئەشهەدو لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله نوێژەکانی کرد بە حەیاتی کافر نابێتەوە. نابعکسەوە جاگەر وا بوایە ئەڵڵا پێغەمبەرانی هەر نانرد، هەر پێغەمبەر نوحی نارد لەو ساوە ئیتر پێغەمبەر پێویستی ناکرد. هەر سنەتی ئیلاهی وایە کە ئەو پێغەمبەرە ئەمرێ و سەحابەکانی وردە دەکەمە بنەوە گومڕایی و انحرافات و لادان دێتەوە ناو ئومەت بووە. ثم أرسلنا رسلنا تترى بدوایەکە الله سەرزەوی خاڵی نەکردووە لە پێغەمبەر عليه السلام. وإن من أمة إلا خلا فيها نذير. هەموو گەلێک ترسێنەر و ئاگادارکەرەوەیکی بۆ ناردوون هەتا ئاگاداریان بکاتەوانێ. بۆی کەس عوزری نییە لە ئاستی ئەوەی کە بە مشریکی بمرێت. کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئەبوو بەکر و بە عایشەشی فەرموو رضي الله تعالى عنهما الشرك فيكم الشرك في هذه الأمة أخفى من دبيب ذرة أخفى من دبيب النمل. ورترە لە جێگە پێی مێلورەیەک. خۆ مێلورەکە خۆی نابینە سەبەردێکی لە شەوێ فی لەیلەتی الظەلماء. ئەی چۆن جێ پێکەیە بینیت؟ کابێت تەحقیقی تەوحیدت هەبێت، حێڕاسەی تەوحیدت هەبێت. بەردەوام چۆن چاودێری مۆبایلەکە دەکەی شەحنی تیاماوە شەبەکەی هەیە، چاودێری ماڵ و مناڵەکە دەکەی، چاودێری دەرگا و قاسە و ژیانی خۆ دەکەیت، چاودێری فەحسی نەخۆشی خۆ دەکەیت. ئەولاتر ئەوەیە کە چاودێری تەوحیدەکەت بکەیت. چونکە گەر دوو بەڵا بڕوو بکەنە مرۆڤ، یەکیان بەڵایەکی جەزەتی بێت، یەکیان بەڵایەکی دینی بێت، بە دڵنیاییەوە بەڵا جەسەدیەکە ئەهونترە لە بەڵا دینیەکە. ولا تجعل مصيبتنا في ديننا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پاراوەتەوە. ئەو بەڵا جەسەدیە ئەو پڕێ و خوا و کوژێت، بەس دنیا و لە دەست قیامەت و لە دەست ناچێت. بەس بەڵا دینیەکە قیامەتیش لە دەست خەسیرە الدنیا والآخرة. بۆ یەکەم شتێک کە ئێمە ڕزگارەکات لەوەی کە ئەڵڵا لێمان تووڕە نەبێت تەوحیدە. پێغەمبەری ئولو العەزم بوون، ئیبراهیم عليه السلام، نوح، موسى، عیسا، پێغەمبەری گەوری خۆمان عليهم الصلاة والسلام. كاتب نوح عليه السلام 950 ساڵ ليلا ونهارا فلم يزيدهم دعائي إلا فرارا. شەویشی خستە ڕۆژ سەر ڕۆژ وبانکردنی قەومەکەی. کوڕایەتی کوڕ بوون پێغەمبەر عليه السلام هیچ سوودی پێ نەبوو کە باوکی پێغەمبەر بێت. فإذا نفخ في الصور فلا أنساب بينهم يومئذ ولا يتساءلون. کە کۆتایی بەم ژیانە هات بنەماڵەیەتی و وەچەیەتی و عەشیرەتی ناخوە لە قیامەتە. فلا أنساب بينهم. کاتێ نوح عليه السلام واتیە گەشت بوو کەوە کوڕێتی و ئەڵڵا وعدی پیاوە کە ئەهلەکەی بۆ پارێزێ، فەرمین ڕەبی ئینە بنی من ئەهلی، ئەوە کوڕەکەمە و ئەهلی منە. الله سبحانه وتعالى لۆمەی کرد دوای 950 ساڵ. بۆیە بەسەر خۆمانە بینەوە عوزرمان نییە گەر بە مشریکی بودین. شیر شاخێ نییە لەسەر بڕۆ پێی نەزانیت، نەخۆشی نەو سەرەتانتانەجی فەحسکەی پێی نەزانیت. ئەگەر بووزیەک باوک و باپیر و هەشتا پشتی بە بووزیەتی بردبێت عوزری قبول نییە و کافرە، تۆ لە بەرەوەی کێچی بۆ مزگەوت و چووی بۆ حەج و عومرە لێ دووەرناگی لەگەر شیرکت هەبێت. ئەگەر عوزر قبول بێ بۆ ئەو قوربە سەرە بووزیە قبولە کە کەس دمەوە پێی بڵێت، نەک بۆ تۆ یەک شەو ڕۆژ لە مزگەوت بی و قورئانت درێ بە گوێتا و حەقە بیستی هێشتا نەزانی شیرک چییە. بۆیە کاتێک کە نوح عليه السلام پاڕایەوە ئەڵڵا عقوبەی لێگرت. فەرمی ئەعیظوکە ئەن تەکونە من الجاهلین. وەختە تۆ جاهیل بیتەوە. دوای 950 ساڵ ناڕەحەتی و گاڵتەجاری خەڵکی جاهیل چلۆمەیەکێکە الله سبحانه وتعالى بۆ لەبەرەوەی بۆ کوڕەکەی پاڕێتەوە. ئاگاد لێبێت لە تەوحیدەکەت، لە تەوحید و دەوروبەرەکەشت. ئیبراهیم عليه السلام ئەوە نوح یەک جار بۆ کوڕەکەی پاڕاوە، بزارە چەند جار ڕۆژانە تۆ لەوانەیە دوعا بۆ مشریک و بۆ زاڵم بکەیت.